سڵاوت لێبێ زانیاریەکان لای تۆ چییە؟ بەڵێ زرێبار سڵاوتان لەبێ ئەمڕۆ بۆ نۆهەمین ڕۆژە لە بەردەم پەروەردەی سلێمانی پەروەردەی ڕۆژاوای سلێمانی لە سەر شەقامی گشتی سالم خۆپشاندانی مامۆستایان بەردەوامی هەیە بۆ داواکردنی موچە کە ئەمان وەک خۆیان دەڵێن تەنها داوای موچەی خۆیان ناکەن بەڵکو داوای موچەی سەرجەمچوون و توێژەکان دەکەن کە موچەخۆری حکومەتن. ئەمڕۆ جیاوازتر لە ڕۆژانی ڕابردووی خۆپیشاندانەکان مامۆستایان بە چالاکیەک دەستیان پێکرد کە گوڵیان بەخشیەوە بەسەر هەم بەشداربوانی خۆپیشاندانەکە هەم ڕاگەاندنکاران و ئەو کەسانەی کە هێنە ناو خۆپیشاندانەکە و بەشداریان لەگەڵدا دەکەن بەمەش ویستیانە و پەیامە بگەێنن کە مامۆستایان دژی توندوتیژین لە خۆپیشاندانەکاندا و ماتەمینی خۆشیان ڕاگەیان بۆ ئەو ژمارە کوژرا و بریناری کە لە خۆپیشاندانەکانی دوێنی قەڵات جێدا کەوتەوە و داوا دەکەن سەرجەم خۆپیشاندانەکان لە شار و شارۆچکەکان کە دەکرێت بەهێمنانە و بەبێت توندوتیژی بەڕێوە بچێت. زرێبار من ئەگەر لەگەڵم بندەمێت هەندێک لەو مامۆستایانە بدوێنم قسەمان بۆ بکەن. مامۆستا سڵاوتان لەبێ نۆهەمین ڕۆژە لە خۆپیشاندانەکان بەردەوامن تاکەی بەردەوامە بن تا ئەم ساتە داواکاری سەرەکیتان سوێ هەتا ئەو کاتەی جوابمانەیەنەوە ئێمە هاتوین مافی سەرەتایی خۆمان داواکەین موچە ژیانمان نییە کارەبامان نییە مەعاناتمان زۆرە اینجا داوای ئەوان بانگەوازەکەن ئەڵێن یەک موچە چی لێ بکەین هەر یەکێ تاکێک لێرەیە وەستاوە ئەو موچەیە بێباتەوە بە قەرزا و هیچ ئیسفادەی لێ ناکات 3 مانگ وا ئەبێ بۆ 4 مانگ ئێمە موچەمان خوراوە داوای 3 مانگ موچە ئەەکەین ئەوان لە قەڵاتدزێ بە شەڕ و بە دەمانچە و بە شیشەک جوابی خەڵگەێنەوە ئێمە لێرە بە گوڵ جوابیانێنەوە ئێمە ئەڵێن مافی خۆمانەوێ ئێمە شەڕ ناکەین ئێمە نەهاتوینەتە سەرجادا وڵات بشێوێنین ئێمە داوای مافی سەرەتایی خۆمانەکەین 3 موچە مافی سەرەتایی ژیانی خۆمان کارەبا ئەو سوتەمەنی ئەنواع قەیرانمان هەیە بۆمان دابینکەن بەس بە وەرگرتنی تەنها یەک موچە لە خۆپشاندان ناشکەن هەر بەردەوام نەخێر بەردەوامە بین چونکە چەندەهای ساڵە لە پارەوە چەند ساڵەوە ئێمە هەر یەک موچە و دوای 3 مانگ 4 مانگ دیسانمانگرتنێکی کە دووارە بێتەوە موچەیەکی کە قەرارێن هیچ ئیسفادەی لێ ناکات چی لێ بکەینەوە موچێ هەیە کرێت چیە بیا بکرێ بیر بە قەرزە بین بە بژێوی ژیانمانە چی لێ ئەەکەین مامۆستا جەنابشت ئەو ئەمڕۆ بۆ من ڕۆژە ئەمڕۆ لە خۆپشاندانە بەردەوامن پەیامتان چییە کەی خۆپشاندانەشکێنن تا ئەم ساتەوەختە داواکارە سەرەکەکان بورە من دەستپێک چەپکە گوڵی ڕێز وەفا بۆ سەر گڵکۆی گیانی پاکی شەیدانی کوردستان و شەیدانی ڕاپەڕینی دوێنێ پێشکەشەکەم بەڕاستی ئێمە لێرەین ئێرە چۆڵ ناکەین تا موچەی 3 مانگمان پێ نەدرێ چونکە پێویستی و کەم و کوڕی ژیانمان بە موچەی 1 مانگ دابی نابێ ئەوەی جێگەی داخە ئەوەی کە جێگەی خەم و خەفەتی ئێمەیە بەرپرسەکان لە پشت جامەڕەشەکان و سەیرمانەکەن بێباکن لە خەمی ئێمە بێباکن لە ئازار و نەهامەتی مامۆستایان و فەرمانبەران و سەرجەم توێژەکان بەڕاستی بێزارین لەو بێهەڵوێستی و بێخەمەی ئەوان ئێستا هیچ بەرپرسێکی پەروەردە هاتووتە ناو خۆپشاندانەوە وەڵامێک بات بە ئێوە داوا کارێکتان لەگەڵ بکایان بەداخەوە تا ئێستا کەس نەهاتووە ئەوەی جێگەی چاوەڕوانی بوو نەک بەرپرسەکانی پەروەردە سەرجەم توێژەکان بێن پشتیوانیمان بکەن جێی داخە هەموو مامۆسایان نایەن ئێرە یعنی مامۆسانی سلێمانی ژمارەیەکی زۆرن زیاتر لە 30,000 مامۆسایە ئەگەر بیبینی ئەوەی ئێرە بەو شێوازە نیە سپاس بۆ تۆ زرێبار لە ئێستادا ژمارەیەک لەو مامۆسایانە شانۆگەرییان هەیە لەناو ئەم خۆپیشاندانەدا سازیان کردووە من دەمەوێت ئەگەر بکرێ وێنەکانی بگوازمەوە بۆ بینەرانی NRT ئەمە شانۆگەریەکە کە مامۆستایانی خۆپیشاندەر لێرە پێیان سازیان کردووە مامۆستا شانۆگەریەکەتان تعبیر لە چی باسی چی وەڵای لەسەر ئەو کورسیەیە کاکەش ئەم کورسێ بۆ وەڵام موسیبەت بۆ ئەم خەڵکە هەتاکە یعنی ئێمە بێتاقەتنی لەسەر ئەم دەسەڵاتە با چۆڵیکە کاکە خەمی میلەت بخوا خەمی میلەت بخوا موچەمان بۆ دابینکە خەڵکی ئەو هەژارانە کاکە پێشمەرگەی فەقیر لەوێ ئەمە مامۆسا لێرە کاکە مامۆسایان بەردەوامە بن مادەم تا دوێنێ کوشتنی تیانە بوو ئێستا مادەم مرۆڤ کوژرا مرۆڤ لە وڵاتانە چەند بە نرخە حیوانات بە نرخە لە وڵات ئێمە مرۆڤ بە نرخ نییە یعنی ئەمە زۆر سەیرە لای ئەمانە نازانم چی ویژدانێکە بەکارهێنن هیوادارم مامۆستایان بەردەوام بنەوانەی کە لە ماڵەوە خەوتون و نووسون کاکە وەرنە دەرەوە عیبە بۆیەوە بەسەی تر بەڵێ سرێبار ئەمە خۆپشاندانەکەی ئەمڕۆی سلێمانی ئەگەر دەرفەت هەبێ مامۆستایانی تر دەتوانین بۆتان وەرگرین ئەگەر پرسیارێکیشتانە بێ ئێمە لێرە ئامادەین هاوکار ئەگەر پێم بڵێ تەنیا خۆپیشاندانەکە لە بەردەم پەروەردەی ڕۆژاوا دەبێت یا خۆ ڕێڕەوی خۆپیشاندانەکانیان دەگۆڕن
بەڵە زرێ بارەوەی لێرە باس کرا ئەمان باس لەوە دەکەن ئەمڕۆ خۆپیشاندانەکەیان وەکو هەمان ڕۆژانی ڕابردوو تەنها لێرە دەبێت لە کاتژمێر نوۆی بەیانی بۆ 11 نیۆڕۆ لە دوای 11 نیۆڕۆ ئەمان کۆتایی بە خۆپیشاندان دێن ڕۆژانە باسی خۆشیان باز دەکەن لە دوای کاتژمێر 11ەوە هەر کەسێک بێتە ئێرە خۆپیشاندان کە ئێستا خۆیان ڕیانگەیان کە تعبیر لەمان ناکە پەیوەندی بەمانەوەنی ئەمان لە 11 کۆتایی پێدێن و ناچنە هیچ شوێنێکی تر. بەڵێ سپاس بۆ پەیامنێرمان هاوکار یاسین ڕاستەخۆ